یەکێتیەکان بۆ ساڵیادی دامەزراندنی حیزبەکەیان هەڵمەتی نەمامناشتنیان لە گەڕەکی ڕاپەڕین ئەنجامدا. کادر و هەواڵان پەیامی پیرۆزباییان بۆ یادی یەکێتی و سەرکردایەتی تازە و نوێبوونەوە خستە ڕوو. چۆن لە کۆنگرەدایم هەڵگری پەیامی نوێبوونەوە و هەڵگری پەیامی گۆڕانکاری و تازەبوونەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و کار و چالاکی بوون لە ناو ئەو هەرێمی کوردستاندا لە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. چاندنی ئەم نەمامانەش پەیامێکە بۆ نوێبوونەوە یەکێتی نیشتیمانی کوردستان. پیرۆزباییەکی گەرم ئاراستەی سەرجەم گەلی کوردستانەکەم لە کەسوکاری سەربەرزی شەهیدان کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. خۆشحاڵم کە وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارم لە ناشتنی 45 نەمام بە بۆنەی یادی دامەزراندنی 40 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ هەڵسان ئەم 45 نەمامە ئەچێنین وەکو یادی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی ڕۆحی شەهیدەکانمان ئاسوودە دەکەین، ڕۆحی مامیش ئاسوودە دەکەین. لێرەشەوە پیرۆزبایی لە هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بەڕێز کاک لاهور و کاک باوەڵ هیوادارم یەکێتی بەرەو پێشەوە بڕوا و سەرکەوتوو بێت ئینشاءالله. زمان کرد بە ناشتنی 45 نەمام لە یادی دامەزراندنی ئەو حیزبە گەورەی کە بە درێژای مێژوو هەستاوە بە خەباتی چەکداری و چالاکی ڕێخستنەکانی ناوشاری هەر لە زمانی بەعسەوە هەتاوەکو ئێستاوە ئەو حیزبێک کە بۆتە هەوێنی ئاشتی و ئارامی لە کوردستان و هەموو عێراقدا. یادی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕێز و ناوەژراوەنین بۆ شەهیدانی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان 45 نەمام بەڕێوێنین لەم یادە مەزنەدا. ئێمە ئەمڕۆ هەستاین بە سەوتکردنی ئەم باخچەیە کە لە یادی یەکێتی نیشتیمانی کوردستانە. لەبەر ئەوە ئێمە بەڕاستی 45 نەمامانێناوە بۆ ئەم یادە و ئەم نەمامانە ئەنێژین. یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێنی تازەوە تێدەکۆشێت. ئێمەش بەردەوامە بین بۆ پاراستنی یەکێتی ناو یەکێتیەکەمان و پاراستنی یەکپارچەی خاکی پیرۆزی کوردستان و بەدەستهێنانی مافەڕەواکانی گەلەکەمان. من بە پێویستی ئەزانم پیرۆزبایی لە سەرجەم خەڵکی کوردستان بکەم بۆ بۆنە پیرۆزە بەر لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان پایەیەکی گەورەی دیموکراسیەتە لە کوردستاندا. پیرۆزبایی لە سەرجەم کادران و هەواڵان و دۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم و هەروەها پیرۆزبایی لە هەردوو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم پیرۆزبایی نوێبوونەوە لە یەکێتیەکەم. لە چوارچەوەی بەرزڕاگرتنی یادی 1/6 چێشتخانەیەک بێ بەرامبەر خواردنی بۆ هاوڵاتیان دابین کرد و دەڵێن یەکێتی حیزبی هەمووان بووە. بۆیە لەم ڕۆژەدا ئێمەش وەک وەفایەک بۆ حیزبی ئاوەدانی یەکێتی ئەم کارەمان کرد. هەستاین بە دابینکردنی خۆراک خواردن بۆ هەموو چین و توێژێک بۆ وەستا بۆ کرێکار بۆ هەموو فەرمانبەران بۆ هەموو خەڵکی بەگشتی بە بۆنەی یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم ڕۆژەمان بە ڕۆژێکی پیرۆزانی هەموو کەسێ یە سەردانمانەکە لەخوا بەزیابێ. هەموو یەکی شەشێ خواردنمان بێ بەرامبەر پێشکەشی هاوڵاتیان کردووە، بەڵام چەند ساڵێ بە بۆنەی ڕەمەزانەوە نەماتوانێت دوامان خستووە. ئێستش بەداخەوە بە بۆنەی ئەم وەزعەوە کە دروست بووە وەزعی کۆرۆنا پەتای کۆرۆنا ئەگەنا بڕیار بوو بۆ چەند ڕۆژێ بێ خواردن بێ بەرامبەر پێشکەشکەین. لەم یادەشا پێویستەکە گەلی کورد یەکێتی نیشتیمانی کوردستانی تیا دروست بووە لە ڕۆژێکە دروست بووە کە هیچ دروستکایی یەک نەبووە لە شۆڕشی کوردایەتیە. هاوکات گروپی هیوای گەنجان وەک گزارشتێک لە 45 ساڵەی تەمەنی پڕ لە سەروەری یەکێتی نیشتیمانی کوردستان 45 گۆڵ پێشکەش بە هاوڵاتیان کرا و 45 کۆتر وەک هێمای ئاشتی ئازاد کران بۆ یادی یەکێتی. یادی دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆحی پاکی جەنابی مام جەلالەکەم لە هاوسەرۆکانی یەکێتی و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی و خانەوادەی سەربەزی شەهیدان و کەمەندامی سەنگەر و هەموو دۆست و لایەنگرەکانمان کە لەم سنوورەیان بە تایبەتی. ئێمە وەکو گروپی هیوای گەنجان پەیامی پیرۆزبایی خۆمانەگەیەنینە خانەوادەی شەهیدە سەربەرزەکان پێشمەرگە دێرینەکان کەمەندامانی سەنگەر هەموو چین و توێژەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دیارە ئێمە وەکو گروپی هیوای گەنجان لە 45 ساڵیادی یەکێتیە بڕیارمان ناوە چەند چالاکی و مەڕاستیمێک لە هەردوو پارێزگای کەرکووکی ئازیز و سلێمانی بەڕێوەبەرین. ئۆرگانەکانی یەکێتی یادی حیزبەکەیان دەکەنەوە بە نیشاندان و یادکردنەوەی شەهیدانی یەکێتی و بەڵێن بە ڕوحی شەهیدان دەدەن پارێزەری یەکێتیەکەیان بن. بۆیە کۆمیتەی زەرگەتە
بامادەبوونی لێپرسراوی مەڵبەند یادی حیزبی شەیدان دەکەنەوە. هیچ کەسێک ناتوانێت جێگەی مام جەلال پڕکاتەوانێ، بەڵام ئیمڕۆ بە هیمەتی ئەو دوو هاوسەرۆکە، بە هیمەتی کۆمیتەی سەرکردایەتی، بە هیمەتی دڵسۆزان و کۆمیتەکان و هەموو مەڵبەندەکانمان ئێمە توانیمانە کاری چاو بکەین پێشکەوتنی بەرچاو لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی سیاسی بکێت. ئێمە ئیمڕۆ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی لە ڕێگەی ئەو تیمەمان کە لە ناو حکوومەتایە هەوڵی جدی ئەین بۆ ئەوەی تەجاوزی ئەم قەیرانی داراییە بکەین بۆی ژیان و بژێ و گوزەرانی خەڵک دابین بکرێت. ئێمە لەگەڵ خەڵکین، ئێمە لەگەڵ معاناتی خەڵکین. لە یادە پیرۆزەدا سەری ڕێز و نوازش بۆ ڕۆحی شەیدان هەموو بەگشتی دانوێنین بە تایبەت ڕۆحی مام کە ئەم ڕۆژێ گەیانین ئێمە یەکێتەکەمانی بەم ڕۆژە گەیانوە. کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە دەخەنە ڕوو ئەم ساڵ ئەم یادە پیرۆزە ئاوێزانە لەگەڵ نوێبوونەوە و یەکڕیزی و یەکدەنگی یەکێتیەکەمان. ئەگەرچی ڤایرۆسی کۆرۆنا ئەم ساڵ یادی 45 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستانی وەکو ساڵانی ڕابردوو نەهێشت ئەو یادە بکرێتەوە، بەڵام کادرانی یەکێتی ئەمڕۆ ئەم ڤایرۆسەش نەیتوانی ڕێگەیان لێ بگرێ و بە چاندنی نەمام و سەوزکردنی گەڕەکەکانیان یاد و یادەوەری دامەزراندنی 45 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستانیان بەرز ڕاگرت. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.